سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵەسوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 19. لە گۆڕستانی تاڵەسوار لە ئەڵمانە سەرجەم 17 کەس لە تێکۆشەرانی گیانبەخت کرد و نێژراون کە بریتین لە 1. حوسێین مستەفا سوڵتانی 2. ئەمین مستەفا سوڵتانی 3. فوئاد مستەفا سوڵتانی 4. عەبدوڵڵا نەودینیان 5. محەممەد نەسڕوڵڵاهی ئەڵمانە 6. مەحموود دێحقانی خولەسوور 7. ئەحمەد مستەفا سوڵتانی 8. ئەمجەد مستەفا سوڵتانی 9. ماجید مستەفا سوڵتانی 10. عەلی پاشایی 11. پێشمەرگەیەکی خەڵکی ناوچەی دیواندەرە 12. پێشمەرگەیەکی خەڵکی ئاوایی تیکانتەپە بەداخەوە ناوی ئەو دوو پێشمەرگەیە نازانم 13. نەبی لاوێسانی کۆماسی 14. عەلی ناسرابادی 15. بەداخەوە ناوی ئەم گیانبەخت کردووەم لەبیر نەماوە 16. جەماڵ ئەسەدی ئەڵمانە 17. سادق بەهمەنی ڕێکخراوی پەیکار. گۆڕستانی تاڵەسوار بووەتە جێگای ناشتنی ژمارەیەکی زۆر لە یەکسانی خوازەکان و دادپەروەرانی بزوتنەوەی گەلی کورد. تاڵەسوار هێمای مرۆڤگەلێکی خۆنەویست، هەژارپارێز، لێبڕاو، دڵسۆز و خاوەن بیروبڕوای شۆڕشگەڕانەیە. بە تێپەڕبوونی زەمان ڕێز و خۆشەویستی شارۆمەندان بەنسبەت جێگا و شوێنی ئەو ئازیزانە یانی تاڵەسوار لە ئاستێکی بەرزدایە. داگیرکەران کە لە ڕێز و پێگەی سیاسی و کۆمەڵایەتی ئەوان بێزارن ڕەوشتی نزم لە بواری شکاندن و وردوخانکردنی کێلەکانیان بەکاردەبەن. هەر ساڵە گروپ و دەستەی ئازادی خوازان ڕێبوارانی ڕێگای عەداڵەت و مرۆڤدۆستی بۆ یاد لە براکان و پێشمەرگەکانی تر دیداری تاڵەسوار دەکەن. تاڵەسوار بووە بە بەشێک لە مێژووی ئەڤیندارانی ئازادی و سەربەستی. دایکم لە گەڕانەوەدا هیچ کام لە منداڵەکانی خۆی لەگەڵ نەبوو. ئەگەر جاران ئێمە لە دەوری دەبووین ئەم جارە ئیتر ئەوەشی نەما. 5 کوژراون، زیندوەکانیش ئەوە پێشمەرگەن. تەنیا فایزەما بووەوە کە هاوخەم و یارمەتی دەریبێ کە ئێستا ئەویش کەوت بووە زیندانەوە و ببووە نیگەرانیەکی زۆر بۆ ئەو. ساڵی 1358 هەتاوی واتە 1970 زاینی خەڵکێکی زۆر دەهاتن بۆ ئەڵمانە و بەشداری خەمی ئێمەیان کرد. بەڵام ئێستایی تر ڕێک لە پشت ماڵەکە هێزەکانی ڕژیم بنکەیان دانابوو بۆ ئەوەی خەڵک نەتوانن بۆ هاودەردی و پشتگیری بچنە لای دایکم. بەڵام بەو حاڵەش ڕژیم هەر نەیتوانی بە زەخت و زۆر بەربەهاتنی خەڵک بگرێت. دایکم دەیگەڕاوە کەسانێک بوون درەنگانی شەو دەهاتن و تا نزیک کازیوەی بەیانی دادەنیشتن. یەکێک لەوانە ساحب ماڵەکەی من و ئەمین سابری پەرچەمی خەڵکی ئاوایی مەڕگ بوو کە هیچ کاتێک زەخت و زۆری ڕژیم نەیتوانی بەربەهات و چۆی ئەو بۆ ماڵی ئێمە بگرێ. هێندێک کەسوکاری نزیک کە چاوەڕوان دەکرا لەو ڕۆژە سەختانەدا پاڵپشتێک بن بۆ دایکم خۆیان دوورخستەوە و نەدەهاتن. لە ساڵی 1360 هەتاوی واتە 1970 زاینی بەدواوە فشار و زەخت و زۆری ڕژیم بۆ سەردایکم زیادی کرد و هەتا دەهات زیاتر دەبوو. بۆ وێنە شەوانە دەچوونە هەیوانەکەی ماڵێ و لەوێ زوو دەهاتن و دەچوون. کاتێکیش دایکم هەرای دەکرد ئەوە کێیە جوابیان دەداوە بێدەنگ نەبی بە گولە دەتپاشین. بوونی ئەو بنکەیە لە پژماڵی ئێمە وەزعەکەی سەختتر کرد بوو. هەتا لەوێ بوون هەموو شەوێک چەند کەس لە خەڵکی دێدەچوون و لای دایکم و منداڵەکانی فایزە دەخەوتن.
ماوەیەکی زۆر دۆستێکی بنەماڵە بە ناوی عەلی ناسراو بە عەلی ئاشهار لە دەی هەڵوژانە زۆر بە دڵسۆزیەوە هەموو شەوێک دەچوو لە ماڵی ئێمە دەمایەوە. بەکرێگیراوانی ڕژیم بە هەموو شێوەیە کە بیان توانیبایە دایکمیان ئازار دەدا. ڕۆیشتن بۆ تاڵە سوار ببووە بەشێک لە ژیانی دایکم. خۆی دەیگێڕاوە زۆر جار کە دەچووە ئەوێ چەند پاسدار و چەکداری بەکرێگیراو دەهاتن و دەیان پرسی تۆکێی و بۆ هاتووی بۆ ئێرە. یەکێک لەو ڕۆژانە کە دایکم دەچێتە ئەوێ دەبینێ هەموو کێلەکانیان شکاندووە. ڕژیم کۆمەڵێک پاسدار و بەکرێگیراوی چەکداری بۆ شکاندنی کێلی قەبرەکان ناردبووە تاڵە سوار. ئەو کردەوە نامرۆڤانەیە لە نێو خەڵکی ناوچەکە دەنگی دایەوە و بووە هۆی ڕق و تووڕەی زیاتر بەرامبەر بە ڕژیم و چەکدارانی پیاوکوژی. ماوەیەک بوو زۆر ئارەزووی دیداری دایکم دەکرد. هەستم دەکرد کە هەموو غەمی دنیا لە دەوری من کۆبووەتەوە. تەنانەت بیرم لەوە دەکردەوە بە جۆرێک بەنەهێنی بچمەوە ناوچەی خۆمان و سەردانی دایکم بکەم. بە براکانم نەکوت، نیگەران بووم ئەوانیش ئارەزووی وایان هەبێ. لەگەڵ دکتۆر جەعفەر لەم بارەوە قسەم کرد. پێی باش نەبوو، کوتی کارێکی مەترسیدارە. کاروانێک لە هێزی پێشمەرگە بە تەما بوون بەرەو ئەوێ ڕێبکەون. لەگەڵ بەرپرسی کاروانەکە قسەم کرد و بەڵێنیدا هاوکاریم بکە. بڕیاری خۆمدا کە لەگەڵ کاروان بکەومە ڕێ. بەڵام بەخۆشیەوە پێشەوەی کاروانەکە ڕێکەوێ دایکم خۆی هاتە لامان. دایکم هات و دیدارمان تازە کردەوە. دیمان سەرەڕای غەمەکانی هەموو فکری هەر لای فایزەیە کە کەوتبووە زیندانی تەورێز و دەیهەویست بە هەر جۆرێک بوو بێ کارێکی بۆ بکە. سێجار چوبووە تەورێز و هەوڵێکی زۆری دابوو ئەم ئیدارە و ئەو ئیدارەی زۆری کردبوو. دایکم بەڵگەنامەی دوکتری پێبوو پیشانی دابوون کە فایزە و فریشتە تەنیا بۆ کاری پزیشکی و چارەسەری نەخۆشی هاتوونەتە تەورێز. دوای گیر و گرفتی زۆر جارێک ئیجازەیان دابوو چاوی بە فایزە بکەوێ. هاوکات زۆر ئارزووی دیتنی ئێمەی دەکرد. لەبەرەوە هەردوای چاوپێکەوتنی لەگەڵ فایزە هاتە لامان لە ئاوایی ئاجیکەندی بۆکان. ئەم دیدارە بۆ هەمومان ئێجگار پێویست بوو. زۆر قسەی لە دڵدا بوو بۆمان بگێڕێتەوە. دەردە دڵێکی زۆری هەبوو کە چۆن چووەتە تەورێز و لەوێ تووشی چ گیر و گرفتێک بووە. دیداری ئەم جارەمان لەگەڵ دایکم سوکناییەکی باش بوو بۆ هەمومان. کاتی دیدارەکە کوتی: من چوومە تەورێز خاکیم بەپا کرد، ئەمجەد و ماجیدم تێدا پەیدا کرد. هاتووم سەری ڕۆڵە جوانەکانم بنێم بە سینەوە، بیکەم بە مەڵهەم پێنج برینمەوە. لە ئاجیکەن دایکم باسی سەفەرەکەی بۆ تەورێز و ئیعدامی ماجد و ئەمجەدی بۆ کردین. کاتێک چۆنیەتی ئەو کارەساتەی دەگێڕاوە هەمووان سەریان سوورما بوو لە دڵگەورەیی و توانایی و بەتایبەت خۆڕاگری ئەو وەک دایکێک کە 5 ڕۆڵەی گەنجی لە ماوەیەکی کورتدا لەدەستدا بوو. دڵگەورەیی و ورەی بەرزی دایکم زۆر هێزی بە ئێمەش دەدا و بووە هۆی هێمنایەتی و سەبووری گشتمان. تراژەدی ئیعدامی ماجد و ئەمجەد کارەساتێکی دڵتەزێنی دیکە بوو کە بنەماڵەی ئێمە تووشی هات. ئەم ڕووداوە ناخۆشە دڵی هەموو ئەو کەسانەی تەزاند کە مرۆڤانە بیریان دەکردەوە. هەمویان پێی غەمناک بوون و هەستیان پێی بریندار بوو. زۆر کەس تێکۆشان بە چەشنێک دڵنەواییمان بکەن. لە هەر شوێنێک کەسێکمان لەوێ بوایێ ئەو هاوغەمی و پشتیوانیە بە شێوەی جۆرە و جۆر نیشان دەدرا. لە ئەڵمانە زەخت و زۆری ڕژیم نەیتوانی بە تەواوی بەر بە خەڵک بگرێ کە بچنە لای دایکم. خەڵکانێک بوون کە لەو سەردەمە ناخۆشەدا نەیان هێشت دایکم بە تەنیا بێ. لە زیندانیش هێندێک کەس کە خۆیان لە خەتەر و مەترسیدا بوون هەرچیەکیان لە دەستدەهات بۆ فایزە و فریشتە کردیان. لای ئێمە لە خەڵک و پێشمەرگە ئەوانەی بە غەمی ئێمەیان دەزانی هاودەردی و بە دەربەستبوونی خۆیان دەردەبڕی. دوای ئەوەی کە ماجید و ئەمجەد ئێدام کران وەک باسم کرد هەر کەسێک بە شێوەیەک هاوغەمیان لەگەڵ ئێمە دەردەبڕی. دەیان پەیام و نامەمان بۆ هات. مصلحی شێخولئیسلامی ڕێبوار و
سەلاحی موحتەدی هاودەردی و هاوغەمی خۆیان وەک شیعر و نووسراوە دەربڕی. ڕێبوار شیعری میوانی تۆنی بۆ نووسین کە هونەرمەند نەجمەی غوڵامی کردیە سروود. سەلاحی موحتەدیش نامەیەکی وەک سەرخۆشی بۆ نووسین، نامەکانی کاک سەلاح و دکتۆر جەعفەر لە پاشکۆدان. وەزعی ئێمە دوای تیربارانی براکانم. کاتێک تەشکیلاتی نەهێنی تەورێز کەوتە بەر هێرشی ڕژیم، هێندێک بەڵگەی ڕێکخراوەیی کۆمەڵە کەوتە بەردەستی ڕژیم. شناسنامەی ماجدیش لەناو ئەو شتانەدا بوو ئیترزانیان کێیە. هاوکاری و خەیانەتی کەسانی سەر بە حیزبی توودە و چریکی ئەکسەریەتیش بۆ دەست نیشانکردنی فەعالانی سیاسی لە زیندان دەورێکی بەرچاوی هەبوو. نووسەرێکی سوێدی بە ناوی ماریا فیرم دەڵێت دەردوژانی چاوەڕوانی ڕوودانی کارەساتەکان زۆر سەختتر و تاقەت پڕوکێنترە لە خودی کارەساتەکە. ئەو ڕۆژە ڕەشانەش بۆ ئێمە ئاوا تێپەڕبوون. لەسەر پلەی تەشکیلاتی هوشەنگ و سمایل زانیاریەکم نییە، بەڵام ماجد و ئەمجەد بەو هەموو هەڵسوڕاوی و لە خۆبردوویەوە کە لە ژیانی سیاسیان نیشانیاندا بوو، کاتێک تیربارانکران هێشتا ئەندامی کۆمەڵە نەبوون. دکتۆر جعفەر ئەو دەم بەرپرسی خەبەرنامەی کۆمەڵە بوو. ژیاننامەی گیانبەختکراوان هەمیشە لە خەبەرنامەدا چاپ دەکرا. دکتۆر زۆر باش ماجدی دەناسی و ئاگای لە کار و شێوەی ژیان و تێکۆشانی بوو. کاتی نووسینی ژیاننامەکان زۆری پێسەیر دەبێت کە چۆن ماجید هێشتا نەبووەتە ئەندام. پێی وابوو ناوەندی کۆمەڵە و تەشکیلاتی تەورێز دەرهەق بە ماجید و ئەمجەد کەم تەرخەمیان کردووە. دکتۆر جعفەر لە کاتی نووسینی ژیاننامەکەدا ماجدی وەک ئەندامی کۆمەڵە ناسان، کەچی ساعیدی بە تەندروست ڕخنەی هەبوو کە لەبەر چی ماجید وەکو ئەندام باسکراوە. ڕەزا لە کاتی تیربارانکرانی ماجد و ئەمجەد لە تەشکیلاتی نەهێنی ئەهواز بوو. کۆمیتەی تەشکیلاتی نەهێنی تاران بڕیاریاندا ڕەزا بگەڕێننەوە کوردستان. لە کاتی سەرخۆشی براکانم لە بۆکان هەمومان پێکەوە بووین، دروست لەو کاتەدا کە بوونی دکتۆر جعفەر بۆ ئێمە زۆر پێویست بوو بۆ کارێکی ڕێکخراوەیی ناردیانە سەفەر. لەگەڵ شوعەیبی زەکەریایی سەبارەت بەوەی کە کاتی خۆی بۆ گۆڕینەوەی ئەمجەد و ماجد کەم تەرخەمی کراوە قسەم کرد، وەڵامێکی درستی نەداوە. ئەویش وەک زۆربەی ئەندامانی ناوەندی ئەو کاتت دەیکوت کە ئاگاداری باسی گۆڕینەوەی ماجید نەبووە. ئێمە گشتمان لەو بارودۆخە زۆر دژوارەدا وەک ئەوەی کە هیچ ڕووی نەدابێ دەبوو بەردەوام کاری حیزبی و ڕێکخراوەیی خۆمان وەک هەمیشە بەڕێوە بردبە. ئەوەی لێرەدا ئێجگار سەیرە ئەوەیە کە لە نێو بەرپرساندا هیچیان بیریان لەوە نەدەکردەوە کە ئێمە وەک ئینسان و بە سیفەتی ئینسان بوونمان دوای ڕوودانی ئەو هەموو کارەساتە ماڵوێرانکەرە نیازمان بە هێمنایەتی پشتگیری و بە تایبەت پێکەوە بوونمان لەگەڵ یەک هەبوو. وەک ئەوەی هیچ نەقەوما بێت دەست بەجێ خراینەوە سەرکار و لەگەڵ کەسانێکیش کاریان پێسپاردین کە زۆربەیانمان نەدەناسی و ئەوانیش هەر ئێمەیان هەرگیز نەدی بوو. بێگومان مرۆڤ کە خۆشەویستێکی تێدا دەچێت زۆر جار دەتوانێت تووشی قەیرانی دەرونی بێت، لەبەر ئەوە زۆر ئاساییە کە لەش و ڕەوانی کەم و زۆر تووشی ئاڵوگۆڕێکی کاتی ببێت. لە ناوچەی مەهاباد سەبارەت بە ئێدامی ئەحمەدی شەعبانی شانۆیان دروست کردبوو، دێ بەدێ شانۆکەیان نیشان دەدا. بە دیتنی ئەو شانۆیە وەبیری زۆر شت کەوتمەوە و بووە هۆی دڵپڕبوونم. دیسان کەوتمە بەرڕەخنە کە بۆچی گریاوم. ماوەیەک دوای تیربارانکرانی ئەمجەد و ماجد دکتۆر جعفەر قسەی لەگەڵ کردم و کوتی باشترە لە ناو خەڵکدا کار بکەیت تا دەوروبەرت ئاوەدانتر بێ و کەمتر غەم بخۆی. هەردووکمان لەگەڵ کۆمیتەی ڕووستایی بۆکان دانیشتین و قەراردرا کە لەگەڵ ئەوان دەست بکەم بەکار. هێشتا دانیشتنەکەمان تەواو نەببوو کە موحسینی ڕەحیمی ئەندامی ناوەندی کۆمەڵە هات و بە شێوەیەکی تند کوتی چی دەکەی بۆ کارێک ناکەی؟ پەشۆکام و نەمتوانی جوابی بدەمەوە. دکتۆر جعفەر کە ئەوەی دی پێی کوت کە ئەم هاوڕێیانە هەر لەبەر ئەوە لێرن، قەرارە مەلەکە لەگەڵ ئەوان کار بکە. ئێمە لەسەر بیر و بڕوامان زۆر قورس و قایم بووین، هەر بۆیە توانیمان بەرگەی ئەو هەموو کارەساتە جەرگ بڕە بگرین و نەبەزین.
باوەڕ بە شۆڕش و هەروەها پەروەردەبوونمان لەناو فەرهەنگی لە خۆبردووی ڕاوەستاندا ئێمەی لە بەرامبەر ڕووداوە سەختەکاندا ڕاگرت و توانیمان درێژە بە تێکۆشانمان بدەین. لەگەڵ دکتۆر جافەر بەهۆی سەرقاڵی ئێجگار زۆری ئەو کەم دەمانتوانی یەکتر ببینین. لەدەی ئاجیکەند کە بووین هێندێک جار نامەمان بۆ یەکتری دەنووسی. دەیزانی من زۆر فشارم لەسەر و غەم ناکم، بەڵام مەجای ئەوەی نەبوو قسەم لەگەڵ بکە. کە دەچووە سەفەر قسەکانی بە نامە دەنووسی. دۆڵی ئاجیکەند. دۆڵی ئاجیکەند لە نزیک شاری بۆکان ببووە ناوەند بۆ ڕێبەرایەتی و زۆرێک لە بەشە جۆرا و جۆرەکانی کۆمەڵە وەک بەشی چاپ و بڵاوکردنەوە نەخۆشخانە پەیوەندیەکان مخابرات و تەدارۆکات لەو دێیە و لە دێهاتەکانی دەوروبەری ئەوێ جێگیر ببوون. هاوینی ساڵی 1360 هەتاوی واتە 1970 زاینی لە کۆمیتەی ڕووستایی شاری بۆکان ڕێکخرام و کار و تێکۆشانم لەگەڵەو بەشە دەست پێ کرد. ئەوەندەی لە بیرم مابێ ئەم هاوڕێیانەی وا لەو کۆمیتەیەدا کاریان دەکرد بریتی بوون لە عوسمانی ڕەمەزانی، مینەی حەمامیان، سعیدی مەلاپور، ڕەحمانی حوسێن زادە، سەیرانی حوسێنی، بارزانی حەسەنپور، ڕەزای برام، من و پەری وەلیزادە. من و سەیران زۆرتر پێکەوە کارمان دەکرد. ئەرک و کارەکانمان سەرجەم کاری سیاسی تەبلیغی لە ناو ژنانی ئەو ئاواییانەدا بوو. ئێمە دەچووینە دێهاتەکان و کۆبوونەوەمان بۆ ژنان دەکرد. ژنان بە گەرم و گوڕی بەشداریان دەکرد. کۆمیتەی ڕووستایی بۆ هەڵسوڕان لە ناو خەڵکی زەحمەتکێشدا بەرنامەی تەبلیغی هەبوو. ئێمەش ئەو بەرنامانەمان بەڕێوە دەبرد. تاو جێگایەی لە بیرم مابێ بەرنامەکان ئاوا بوون. تەبلیغ بۆ پێکێنانی شورای دێهاتەکان و بەشداری چالاکانە لەو شورایانەدا، قسە و باس لەسەر مافەڕەواکانی خەڵکی کورد و پێداگرتن لەسەر ئەوەی کە ڕژیم پێداویستیەکانی وەک ئیمکاناتی پزیشکی، دەوا و دەرمان، مەدرسە، جادۆبان و شتی لەو چەشنە بۆ خەڵک دابین بکە. قسە و باس لەسەر مافی ژنان لە کۆمەڵگا و بنەماڵەدا. ڕاگەیاندنی سیاسەتەکانی کۆمەڵە بەرامبەر بە هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان و هاندانی خەڵک بۆ بەرەنگاری لە بەرامبەر هێرش و سەرکوتگەری ڕژیمدا. ئەو زەمان لە کوردستان ژنان بۆیان نەبوو بچنە مزگەوت. ئێمە لە مزگەوتدا کۆبوونەوەمان بۆ ژنان دەگرت. بۆ زۆرێک لەو ژنانە جێی سەرنج بوو، زۆریان پێخۆش بوو کە بە بۆنەی ئێمەوە دەیانتوانی بێنە ئەوێ. هاوکات لەگەڵ کاری سیاسی و تەبلیغی لە ناو ژنانی زەحمەتکێشدا لە کاری موچۆمەزراشدا بەشداریمان دەکرد و یارمەتی ژنان و کچەکانمان دەدا. کار لە ناو ژنانی زەحمەتکێش خۆش و لە هەمان کاتدا سەخت بوو. ڕۆژێک لە مەقەڕ ئاشپەز بووم، بانگیان کردم و کوتیان بچمە لای ژنی یەکێک لە هاوڕێیان کە خەریکە منداڵی دەبێ. چووم و دیتم ژنەکە تووشی ئێش و ناڕەحەتیە. پێم باش بوو کە بیبەینە نەخۆشخانەی بۆکان. کەسێکم ناردە مەقەڕ ماشینێک ئامادە بکەن تا ئەو خانمە بگەیەنە شار. بۆکان ئەو دەم بەدەست پێشمەرگەوە بوو، پزیشکانی کۆمەڵەش نەخۆشخانەکەیان بەڕێوە دەبرد. خۆم و ژنە مامانەکەی ئاوایی لەگەڵی چوین. دوای ماوەیەک لە ناو ڕێگادا ژنەکە کوتی دام بەزێنن. نەمدەزانی بۆچی دەیهەوێت دابەزێ. ژنە مامانەکەیشی چی نەکوت. دابەزی و لە قەرەق جادەکە کچێکی بوو. کاتێک ڕێکەوتین هیچمان لەگەڵ خۆ نەهێنا بوو. منداڵەکەمان لە چارەکەی مامانەکە پێچاوە و بە تیغی یەکێک لە پێشمەرگەکان ناوکیمان بڕی. بەخۆشیەوە هەموو شتێک بەباشی چووە پێش. زۆر نیگەرانی دایک و منداڵەکە بووم و پێم باش بوو دکتۆر چاوی بە هەردووکیان بکەوێ. هەوڵەکەم بێفایدە بوو. ژنەکە کوتی مێردەکەم لە ماڵ نییە و باشترە بگەڕێمەوە کە منداڵە وردەکانم بەتەنیان. هەروامان کرد و گەڕاینەوە. خۆشحاڵ بووین کە منداڵەکە ساخ و سڵامەت بوو. ئێستا دوای ئەو هەموو ساڵە خۆی خانمێکی ڕێک و پێک و سەرکەوتووە و لە ئوروپاش دەژی. پاییزی ئەو ساڵە من و شەوبۆی لوتفوڵڵاهی لە بەشی بێسیمی ناوەندی کە پێی دەگوترا مەخابرات کارمان پێسپێردرا. ئەو کاتە ئیمکانات و کەرەسەی پەیوەندیگرتن وەک ئەمڕۆ نەبوو. بێسیمەکانی کۆمەڵە دەستکەوتی شەڕەکان بوو کە لە ڕژیم گیرابوون. لە پێشدا زۆرتر لە بێسیمی شیرۆخورشید کەڵکمان وەردەگرت. کاتێک کارمان دەکرد زۆرێک لە کارمەندانی شیرۆخورشیدی ئێران گوێیان لە دەنگی ئێمە دەبوو. جارجار ئەوان گرفتیان بۆ کاری ئێمە ساز دەکرد و ئێمەش هێندێ جار شتێکمان لەسەر سیاسەتی خۆمان بۆ دەخوێندنەوە. ئیتر بەرپرسی ئەوان بڕیاری دەدا کە کەس لەسەر خەت نەمێنێ، بەڵام هێندێکیان دەمانەوە و پێیان خۆش بوو گوێ بدەنە قسەکانمان.
بۆ پەیوەندیگرتن لەگەڵ بڕێک لە ناوچەکان کەڵکمان لە بێسیمی ئەرتەشی وەردەگرت، دەبوو بە ماشین بچینە سەرکێوێکی بەرز. بە شوێن ئەو کارەوە چەند جار ماشینەکەمان وەرگەڕا، بەڵام کەسمان هیچی لێ نەهات. هاوکارانی ڕژیم هەوڵی زۆریان دەدا کە مشکڵمان بۆ ساز بکەن، ئێمەش تۆڵەمان لێدەکردنەوە. پێیان سیر بوو کە ئێمەی ژنان دەتوانین لەسەر ئیشێکی وا پیاوانە کار بەڕێوە بەرین. کارەکانمان بەباشی جێبەجێ دەکرد. دکتۆر جافەر مرۆڤێکی زۆر بە پرینسیپ بوو، قەت نهێنی تەشکیلاتی نەدەدرکان. جارێک لە یەکێک لە سەفەرەکانی زۆری پێچ و درەنگ هاتەوە. خەبەرم نەبوو بۆ کوێ چووە یا چەندەی پێدەچێ. ڕۆژێ محسینی ڕەحیمی من و جەمیلەی خوشکی بان کرد و کوتی دکتۆر جعفەر و عومەری ئیلخانیزادە بۆ کارێک چوونەتە سەفەر و قەرار بوو دوای چەند ڕۆژێک بێنەوە. ئێستا دەبوایە لێرە بوایەن، بەڵام نازانین بۆچی نەهاتوونەتەوە و بێخەبەریەکەیان بۆتە هۆی نیگەرانی ئێمە. کوتیشی ئەوە جارێ نەهێنیە و نابێ بە کەس بڵێن. کەوای کۆت تەزوویەک هات بەسرمدا و هەموو گیانم کەوتە لەرزین. هێشتا زامەکانی ترم پەترۆی نەبەست بوو. کوتم ئیتر تەحملی کارەساتم نەماوە. ئەگەر گرفتێک بۆ دکتۆر جافەر بێتە پێش لێتان قبول ناکەم. من و جەمیلە زۆر لە دڵەوە غەمبار بووین و نەشمان دەتوانی بە کەس بڵێن. ئەو کاتە چۆنیەتی و ئەگەری پەیوەندی کۆمەڵە لەگەڵ دەوڵەتی باس کەوتبووە بەرباس و لێکۆڵینەوە. ناوەندی کۆمەڵە لەگەڵ هێندێک لە حیزبە ئێرانیەکان و هەروەها یەکێتی نیشتمانی کوردستان ئەو مەسەلەیەی خست بووە سەرباس و قسەکردن. ئاخریەکەی ساغ بوونەوە کە پەیوەندی بگرن. لەو سەفەرەدا عومەری ئیلخانیزادە، فاتحی شێخولئیسلامی و دکتۆر جعفەر بۆ وتوێژ لەسەر پەیوەندی کۆمەڵە لەگەڵ دەوڵەتی عێراق چووبوونە سلێمانی. کۆمیتەی ناوەندی چەند ڕۆژێک لێیان بێخەبەر دەبن، بەڵام دواتر هەمویان بە سڵامەت دەگەڕێنەوە. پاییزی ئەو ساڵە دکتۆر داریوشی نەویدی دەورەیەکی ئاموزشی ئابووری سیاسی لە دێی خانەقای نزیک بۆکاندانا بوو. لە هەموو ناوچەکانەوە چەند کەسیان ناردبوو بەشدار بن. منیش بەشداریم کرد. باشی ئەم کلاسە ئاموزشیە بێجگە لە فێربوونی زۆر شتی تازە و بەکەڵک ئاشنابوونمان لەگەڵ زۆر هاوڕێی تری ناوچە جۆرا و جۆرەکان بوو. کاتێک لە خانەقا بووم، شەوێک درەنگانێک دوو پێشمەرگە هاتن و کوتیان ناوەندی داوایان کردووە هەر ئەم شەو لەگەڵ ئێمە بیەوە بۆ ئاجیکەند. کەوتمە نیگەرانی دەبێت چ قەوما بێت. لە ئاجیکەند هاوڕێیانی ناوەندی بانگیان کردمە دیوەکەی خۆیان و کوتیان سبەینێ دکتۆر جعفەر لەلایەن کۆمەڵەوە بۆ ئەنجامدانی چەند کارێک دەچێتە ئوروپا و چەند مانگێک لەوێ دەمێنێتەوە. زۆر ناڕەحەت بووم. بۆ ئاوا دەکەن، ینی کەسی تریان نەبوو بینێرن. دکتۆر جعفەر چووە ئەو سەفەرە و نزیک 7 مانگی پێچوو. هەموو تەشکیلاتی کۆمەڵە سەرقاڵی بەرنامەی هاوبەشی کۆمەڵە و ئەلف میم کاف واتە ئیتحادی مبارزانی کۆمۆنیست بوون. لە ڕاستیدا ئەم بەرنامەیە کۆپیەک بوو لە بەرنامەکەی ئەوان. زوو کۆبوونەوە دەگیرا و لەسەر هەموو بەشەکانی ئەو بەرنامەیە هەڵسەنگاندن دەکرا. هێندێک لە هاوڕێیان کەسانێکی وەک بیژەنی چێهرازی، یوسفی ئەردەڵان و عەبدوڵڵا تۆپچی عەبەتاران کە خۆیان لە تارانەوە هاتبوون و لەوێ ژیابوون و زانیاریەکی زۆریان لەسەر گروپە سیاسیەکان هەبوو، دژی ئەو پەیوەندیەی نێوان کۆمەڵە و ئیتحادی مبارزانی کۆمۆنیست بوون. لە ساڵی 1360 هەتاوی واتە 1970 زاینی بەدووە ڕژیم زۆر و زۆرتر خەریک بوو، سەقامگیر دەبوو. شەڕی ماڵوێرانکەری ئێران و عێراقیش دەستی پێکرد بوو. ڕژیمی ئیسلامی لەو شەڕە کەڵکێکی زۆری وەرگرت بۆ سەرکوتی هەموو حیزب و گروپە سیاسیەکان. حکوومەت خێڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی دەناردا بەرەکانی شەڕ، بەڵام لە کوردستان خەبات بەردەوام بوو. ڕژیم بە هەموو هێز و توانای نظامیەوە پەلاماری دەداین و شەڕی لەگەڵ دەکردین. ڕێبەری کۆمەڵە ئەو زەمان پێیوا بوو کە ڕژیم لەرزی تێکەوتووە و ڕوخانی نزیک بووتەوە. عەبدوڵڵای موحتەدی و برایمی عەلیزادە لە دوو نووسراوەدا ئەم توێژینەوەیان کرد. ئێستا کە ڕژیمی ئیسلامی قەرارە بڕوخێت، کۆمەڵە بڕیاریدا پرۆژەیەک بەڕێوەبەرێ، پرۆژەی دروستکردنی ماڵ و مەقەڕێکی دڵخواز لە پشت ئاوایی خانەقا. بەڵام دوای خەرجێکی ئەجگار زۆر ڕژیم هێرشی هێنا و پێشمەرگە وردە مەجبور کرا لەو منتەقەیە پاشەکشە بکە. پاییزی ئەو ساڵە کۆمیتەی تەدارکاتی کۆمەڵە لە وەختی خۆیدا خۆراک و کەلوپەلی پێویستی زستانیان دابین نەکردبوو.
بۆ ئەوەی لە وەرزی سەرما تووشی گیر و گرفت نەبین بەهەیەکی زۆریان کڕی بوو کوتیان بیکەنە مرەبە. کەم و زۆر ئەم کارە لە مەقەڕەکان بەڕێوە چوو. لە مەقەڕەکەی ئێمەش کارێکی ئێجگار زۆر کرا و ئێمە ژنان تا درەنگانی شەو خەریکەی دروستکردنی مرەبە بووین. هێندە جار هاوڕێیانی پیاویش یارمەتیان دەکرد.